ئەو کاتتان باش مێژووی بنەماڵەی بارزانانی پڕە لە کاری ئەرهابی بەڵام ئەو کار ئەرهابیە نوێی لە بەرامبەر وەشێکمان دەیکات دیارە ئەمەی خۆمان دەزان ڕەنگی خەڵکیتری شەوێتن تاوانی و ناپاچێکی ئەلکترۆنیە ڕەنگ بیلاتان سیربی دزیشە هاوڕێیان هەمووتان دەزان 3 ساڵ دەبێت لە دوای ئەو ڕووداوانەی زیندانیانی بادینان پارتی ئەزانێت لە ئەوروپا چێ کلیلی دینەمۆی کار و چالاکێ چێ بجرئەتە چێ دەتوانی دۆسێکان بزولێنی بۆیە 2-3 ساڵەی چەندین ڕێگای گرتەبەر بۆ ئەوی دەنگمان نەگات بە خەڵک بۆ ئەوەی ڕێگا نەدا ئێمە باوەڕ و زانیاریەکانمان بگات بە ئێوە هەر لەبەر هەندێک چەندین پیج و ئەکاونت یعنی ئەم بخۆم بێزار بمەوە دەباسکەم بەس تاوانەکانی بەردەوامە و بەداخەوە بەشک لەو پەیجا و ئەکاونتانەی کە سوتاندی هیچی نەبردیە تاوانەکو بردن ئێستا خۆناغی هاکردن زۆر قورس بووە بەڵام دەیسوتێنیت شکایەت دەکا بە ڕێگای زۆرا و زۆر کە ئێستا ساڵێک زیاترە فێرەوە بووە کۆپیڕایتی لێدا چۆن لە ڤیددیۆ گۆرانی شتێک ئیتوبی خەڵک بیبە کتابە لاخیر لە ناو دنیای تەکنەلۆژیە گۆرانیە بە هەمان شێوە شتەکانی ئێمە ئەبەن کۆپیڕایتی لێ دەدەن شکار لە فەیسبوک ئەەکەن ئەڵێ ئیمەی دزیە تخوا شتیوە دیتیە جا ڕۆژە نامەمان بۆ فەیسبوک نردانی وتمان داوامان لێ کرد ئەگەر هەڵەیە شتێکی چیش بین ئەمە دەزانین مۆزۆ چییە داوان کۆپیڕایت هەموو کەس پێی ناکرێت لێ وەبسیداتە بێ ئەبێت نازانم بستنیس کورتە چییە سێش خۆیە دەبی هەت بێت ئێمە شاوڵ دەدەین کەچی فەیسبوک نەسیحەتمان دەکەدێت چەند جار پێمان گوتی شتی خەڵک مەدسی کەچی هەر بەرتەوە توشدان ڤیددیۆی خۆمانە بە دەوی خۆمان قسە دەکەین بە خۆمان مادی دەبین ئاوە ئەوانە پارتی لێمان دەبا دەرێ ئیمنە بردیتی لە ڕێی هاکەرێکی عەرەبی هەیە لە کوردستان بیسارە بە پێی زانیاریەکانی ئێمە پارەی خیاڵی دە بڕوا بکە من ئەو دەنگەم نازەم لۆ ئەوە کرد هەندێک دەنجیم هەیە وەزێکێک لە دەنگکانی ئەڵێ بەس بۆ داخستنی پێیجی تو ڕەنزەری 65,000 دلارم وەرگرتیە تا ئەن پیج وەردەگری بە ئەکاون مەسەن 5 پیج 20 سەرەکە لێدان سەرەکە داخستن سەرەکە کورە قسەی لەگە من دەکرد من هەوڵمدا بەس قیسەک فعلا توانین پیجە چیە دەست قوتارکە پیجێکم هەیە 270,000 برادەر و تاریخ 1 ساڵی تێدا قوتارم کردێت تا ئێستا نازانم کەنجی دەکەویتە ناو کەمینیان شاردیتمەوە نیوەی پیجەکان و ئەکاونتی خۆم شاردیتەوە نیوە شاسوستاند لەو هەفتەی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو هاوڕیان لەی من لە مەکیسە لە نوێ لە ڕەنزدەری لە تەفدایان دایتەوە یعنی بۆیە ببینی من هەیە نیە لەو ئەکاونتەی یەک ئەکاونت فەیسبوکمان هەیە لە تویتەری ببورن لە تیکتۆک لە مەکیاندا لە من درایە لە ئیتۆبی ئەمنی خۆم شارتەوە بەڕاستی ئەو بڕۆ سەیری ئەو کە لە کاک ئیتۆبی مەکی برادرانی تەفدەش یعنی شەڕەشی گەورە بوو پارێزەریان گرتێ ئێستا تا حەدەکی زۆر پارێزراوە لەبەر ئەوەی یوتۆب گەیشتە قەنەعەت مەوزوعەکان چێ کۆپیڕایتەکان هەمووی درۆیە ئێستا و شەڕی فەیسبوک قسەی من لێرەدایە هاوڕێیان ئەوە یەکێک لە خاڵەکانە کە پەنا شتی خۆمان دەدزی ئەچی ئەفرۆش بەشکاتشمانێکە ئەڵێ شتی منی دزیە یعنی ئەو ڤیددیوانە ئاوای خۆم هەموو ئەو ڤیددیوانە هەموو زار دەچی کۆپیڕایتەشی لێدا لەبەر ئەوەی تەکنیکیوی لە پێشترا پارەیەکی خەیاڵی دام و دەستگاکانی حکوومەتەوە کردیا خاڵشکە هاوڕێیان زانیاریەکە بە دەستمان گەشتەکە لە ڕاستی نزیکە چکو پێشان کە شکایەتمانێ دەکرا 2 3 شکایەت ئەو جە پێیزدا دەخرا ئەو جارە بە 1 جار پێیزەکانمان داخرا بە پێی ئەو زانیاریان دەست ئێمە گەیشتە زانیاریە دیارا بەس سەرچاوەکە تا حەدێک دەقیقە وەزارەتی ناوخۆی هەرێم ڕێبەر ئەحمەدی دس هاوڕێیان ڕێبەر ئەحمەد وەختی خۆی لە 2007 سەرپەرشتی ڕێکخراوی شانادەری کردیە کە بە دیری بەر لە بارزان بۆدەوە 3 ملیۆن دۆلاری دیناری سویسڕی دزیە ئەو بڕۆن نێچیروان لیژنەیەکی تەشکیل کردیە بە سەرکردایەتی شەوکەت شێخ شاکر حوسێن و عەباس غەزالی دەرکە 3 ملیۆن دیناری دزیە بەس دەریان کردو لە شوێنەکەی و
دوای چۆ دەستگای پاراستن لەبەر ئەوی خزمی نەسەد حالی بوو لەوێش انقلابی لەسەر نەزهەتیش کرد و بووە جێگیری تقریبا مەسرۆری دوای ئەو لە کۆنگرەی 13 پارتیش یەک ساختەکاری گەورەی مەسرور بارزانی بوو دژی باڵی نێچیری ئێستا ئەو دزە ئەوەی کە ڕێبازگەردی باشترین پێناسە کرد کە کاری گەوادی کردنە لە بۆ خەڵک درێ بەرەحمەت نامەیدا بە پێی زانیاریەکانی ئێمە نامەی داوە بە وەزارەتی ناوخۆی عێراق تەنسیقیان کردیە کە ئەو سێمان تەفدەیە و کاک ئیسماعیل سیان و کاکشفان ئازادیش بە پێی زانیاری ئێمە ئەوانی شنۆڕیانە ناویان لە قائیمەکەیە گوایە ئەمە دەمی ئێرهاب دەکەین و باگراوندی ئێمە پەکەکەین دەبنەوە بە ناوی حکوومەتی عێراق و داوا لە فەیسبوک کرا ئەوانە خەتەرن لەسەر ئەمنی قەومی عێراق و کاری ئێرهابی دەکەن و بۆ فەیسبوک ئەگەر هەیە یعنی بەسەوەی کردیە بە یەک شکایەت ڕیپۆرتمان یەکسەر پەیجەکانماندا پێشترێ تووسی هەنگاو بوو یعنی هەجاریە من هەشتم لێ دەدرا دەم لێ دەدرا ئێستاکە بە یەک شکایەتی دوو پەیجم لێ ڕۆیە هاوڕێیان بۆیە نامە بۆ هیچ شوێنێک مەنێرن تەنیا لەو ئەکاونتە بەڵام هەموو کات نامە لەو فەیسبوک مەنێرن وە سا باشدرا ئیتر ئێستا گوایە ئێمە ئەوینەوە بە هەرچی ناوەک بین هەر لێمان دەدرێت ئیتر دەبێ هەندێک ئەلتەرناتیڤ فێ بکەین قسەی مە لێرەدایە ئەوە خیانەتی نەتەوەییە تۆ بێی لە فەیسبوک وەک چۆن خۆی قادر جەباری ناپاک نامەیەشیدا ئیتالیا گوتی ئۆجەلان تیرۆریستە مەسرور بارزانی ئێمە وەکو تیرۆریست بە فێسبوک ناساندیە کاتێکدا بەخۆی سەرچەتەی تیرۆریستیە هەر دوێنێ ساڵیادی شەید سەردەش کراوە کە ئەو تۆمەتبارە بە تیرۆر دەیان تیرۆری کردیەوە ئێمەین ژینگە دۆستی ئاژەڵ دۆستی دوودکەی جوانی ئەمانەوە نیشتیمانەکەمان جوان بیتن شەڕی تیرۆرەکەین ئەوە چی ئەوەیە یا پەگەی نکبەت 10,000 شەهیدی دایەسە لە سویت وەکو هێزی تیرۆریست دەناسێنرێ بەرحاڵ هاوڕێیان هەرویستم ئەم تاوانە قێزەوەنەی نوێی کە بەرامبەر ئەو سێمان کە ئێرهابێکی ئەلکترۆنیا ئێرهابێش کەیە بۆ سەرکوتی دەنگی ئازاد بەڵام دڵنیا بن چۆن شەڕی عێراق و ئێران بوو کەچ قاچاق چێتی ڕانە دۆستانی ئەوەکو نمونەیە هەموو کارە چشکاردانەوەی دەوێت بازی ئەو ڕەفتارانە دادەنێن مەسرور و ڕێبەر و هەموو ئەو خەڵکانەی ئاوا دەیانەوێت دەنجی ئێمەکە بکەن کۆمەڵک ئاپەیە وەکو تەلەگرامەوانە تویتەر تا هەندێک پشتمان تێکردەوە بەڵام تیکتۆک ئەگەر هەیە لەوێشدا بخرێن بەڵام بزان ئەوە بە بەرنمەیە دەکرێت و نیشان دەدا حیزبێکی 77 ساڵی خاوەنی گوایە 500,000 ئەندامە و ئەو هەموو تەلەڤیزیۆنە ئەوەیە چەند لە چەند دەنگێک دەترسێت تۆ ترسنۆشی مەسرور بارزانی هەم ناوێری لە ئەوروپا بەکەیف خۆت بسوڕێەوە هەم ئاوە لە دەنجی ئازاد دەترسێت